31 ساڵ بەسەر ڕاپەڕینی خەڵکی هەرێمی کوردستان دژی ڕژێمی بەعز تێپەڕ دەبێت. بەڵام دانیشتوانی هەرێمی کوردستان ڕای جیاوازیان لەسەر ڕاپەڕینەیە. لە ئەساس ئەوەی کە ڕاپەڕینان کرد خاوەنی ئایدایەکی سیاسی نەبن، خاوەنی بەرنامەیەکی سەربەخۆ نەبن، خاوەنی زۆر هەرێم هەبووە، زۆر ناوچە هەبووە لە ئێرە شکتوریش بووە، دەتوانرا ئەو کاتە هەنگاوی سەربەخۆی باشووری کوردستانی بنادرایە. ئەم ئۆکرانەیە کە ئەمڕۆ شەڕی دەکرێت لەوانەیە لە ڕووچەندایەتیەوە لەگەڵ کووردا نەبێ، بۆ نمونە لە هەلێک بۆ کاتە لە 1 ساڵ نزیک 15 هەرێم 20 هەرێم لە سۆڤێتە سەربەخۆیی خۆی ڕاگەیاند. ئەکرا هەنگاوی پیرۆستی بنێ، هەنگاوی پیرۆستی تەنیا موچە نییە، بەداخەوە پێچەوانەی ڕاپەڕینکاران کە پێچەوانەی فکری نەتەوەی کاران خەڵکیان ناچاری کۆچبەری کرد، خەڵکیان ناچاری ئاوارەیی کرد، خەڵکیان بەم دەردە بردووە. وەکو پەشێمان بوونەوە لێ پەشێمانی نەقی من حکومەتی بەعز باوکمی کرد 15 ساڵ حکمیە، وەکوونەوە لێ پەشێمان نیم من بڵێ بۆ من سود منی هەبووە بەس خەڵکێکی فەقیرۆشان لەم بازاڕە هەیە، بێژگار خەڵکێکی زۆر هەیە و هەقا کارکاتەوە ئیشی بڵێ یعنی بڵێ ئیشی بۆ گەنجانە بکاتەوە. خەڵکی وایە خەڵکیشی نییە لەم بازاڕەیە، خەڵک ێجگاریشی نییە و خەڵک ێجگار بێ ئیشە لەم بازاڕەیە. ئەم خەڵکە گوناحە و ێجگار خەڵکیش گوناحە، ئەم خەڵکی بۆیان ڕاپەڕینی کردەوە ئیشوکاری هەبێ، یەکیشی نییە. کاتێک خەڵکی هەرێمی کوردستان دژی بەعز ڕاپەڕین هەمووان هاوڕابوون لەسەر زوڵم و ستەمیە و ڕژێمە. بەڵام ئێستا خەڵکێکی زۆر لە حکومڕانی کوردیش ناڕازین و ماندووی دەست قەیرانە یەک لە دوای یەکەکانن. ئەبێ بە شەرمەزاریەک بۆ من ئەگەر ئێستا بڵێم پیرۆزبایی ڕاپەڕین ئەەکەم. بەڕاستی گەلی کورد ڕاپەڕینی بۆ خۆشگوزەرانی کرد، بۆ ئازادی کرد، بۆ ژیانێکی خۆش کرد، نەک ئەم ڕۆژگارێک کە ئێستا تێی کەوتوین. بەداخەوە بۆ دەسەڵاتداران، بەداخەوە بۆ حیزبەکانمان، بۆ سەرکردەکانمان ئێمە ڕاپەڕینمان بۆ ئەوە نەکرد کە بگەین بە ئەم ڕۆژە. زۆر بەداخەوە وەنەی کە ڕەزالەتمان هات بەسەرە یەگەی مەغدور کراین لە هەموو شتێ حەق و حقوق نەما لە کوردستانە. کوردستان بە عام فرۆشراوە، کوردستان بە نەوتی و بە هاوڵاتی و بە شەعب و هەمووی فرۆشە. ئەگەر نەفرۆشایە کە یەکی هەبوو یارمەتی ئەو خەڵکە بە چای لەو میلەتەوە بێ نییە، هەرکی ئەمڕۆ بە گیرفانی خۆیەتی. باشە ئەم کوردستانە سەرنجسامانی کەمە، نەوتی هەیە، گومرگی هەیە، غازی هەیە، بنزینی هەیە، ئەنواع ئەوەی هیچ وڵاتینێتی ئەم هەیەی وڵاتەکانی کەی لەسەر ئێمەژە. زۆرینەی ئەوانەی لە دۆخی ئێستای هەرێمی کوردستان ناڕازین ئەو گەنجانن ئاواتەکانیان لە سایی حکومڕانی کوردیدا بەدی نەهاتووە. بەڵام ئەوانەی سەردەمی بەعسیان ئەزمون کردووە جیاوازتر لە دۆخەکە دەڕوانن. ڕۆژە ڕۆژێکی زۆر خۆش بوو، ڕۆژێکی مێژوویی کورد بوو کە قەت کەس لە بیری ناچێ، نەک کوردستان بگرە چوارپارچەی کوردستانیش. چونکی حیزبی بەعس تاوانێکی وای کردبوو، حیزبی بەعس تاوانێکی وای کردبوو کە کەس لە بیری ناچێ ئیسێش و تا 1000 ساڵی تریش. حوتی سی 1990 کە ئینتیفاضە کرایەکیان من خۆم بووم، خەڵکی ئەم شارە بەشداریمان کردیە تێگەی. بەڵام بەداخەوە ئەوە نەبوو، ئێمە ویسمان ببین بە دەوڵەت، عملەی خۆمانە بێ، ناسنامەی خۆم لە گیرفانما بێ. لە 1916 100 ساڵ لەمە بێت ئێمە لەکێنراوی بە عەرەبی عێراقیەوە، عەرەب العروبە کە وایش نییە. ئەسڵەن دەوڵەتێ نییە بەناو ئێمە عێراقینین کاکە، ئێمە کوردین، خەڵکی کوردستانی نەتەوەی ئاریایین. ئەوەی حەز نەکات دەوڵەتی کوردی هەبێ بەڕای من کورد نییە، خائینە. بەڵام ئەم دەسڵاتی ئێمە من دوعای ئەوە کەم خوایە ئەم هەرێمەمان لێ نەسەنی. ئەوە هەر لە ئێسەوە زمانیان لێ دەرکێشاوین عەرەبی شۆڤێنی، ئەڵێ بێن نەوت و غاز و سەروەتی هەرێمی کوردستان تەسلیمیە مەکەن، وەکو حکومەتی هەرێمی کوردستان مناڵ بێ ئەو پارەی باتێ. گەنجان گەرچی سەردەمی بەعسیان نەبینیوە، بەڵام پاشماوە و کەرەستە جەنگەکانی سەردەمی ئەو ڕژێمەیان وەکو یادگاری بۆ ماوەتەوە. ئەمە ئەو کەرەستە و پاشماوە جەنگیانەی سەردەمی ڕژێمی بەعسن کە تاکو ئێستا هێڵراونەتەوە بۆی خەڵکی کوردستان بیان بینێت و سەردەمی زوڵم و زۆری ڕژێمی بەعسیان بێتەوە یاد. بەڵام ئەوەی مایە گرفتە تاکو ئێستا بەشێکی زۆر لە خەڵکی کوردستان پێیان وایە ئەو ئامانجانەی کە ڕاپەڕینیان لە پێناو ئەنجام درا هێشتا بەدی نەهاتوون. دڵشادەنوەر، دەنگی ئەمریکا، سلێمانی.